الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. عزيزان خوشويستان، لشوي قتري جمعي مباركة لمانجر رمضان فيروزا لخزمتي سيري باكي پیغمبر صلى الله عليه وسلم لكور مزيد صلوات دسرو پیغمبر نازدارا صلى الله عليه وسلم هزار درود وصلاة وسلام على المروحان دي باكي ولخزمتي سيري باكي أبتابلو كتابي جنابي ما وصي مدرس الوردة العنبرية في سيرة حظ خير البرية لباش غزاي طائف هوزان وهروها حنين دعاء اوي پیغمبري خوا صلى الله عليه وسلم لجعرانا احرامي بس بعمره عمري كرد روشتوا بو مدينه لباش او غزانا غزاي تبوك يتبيشوا بلام لنيوان غزاي تبوك غزاي طائفه كبيغمبر تازل طائف قراوته ومدينه عمري تازه كردوا خلقانش اويك لمكو لطائف لحنين لجزيرة عربة كيشتا مسلمان نبون بالتوابي هندي كان دجمنادي سرسختي في غمريان كردوا صلى الله عليه وسلم يسرايان كردوا هندي كان اهاتنا واخوان تسليم اكردنا في غمري فا عفوي اكردنا مسلمان نبون ايمان هنا بهرحال هنديك مثلا اديب الشاعر بو لجيان وحياتي في غمرها صلى الله عليه وسلم لپیش مسلمان بونیانا زور اهانه پیغمبریان کرد و زور شعری ناشرینیان اوت و قصی خراپیان اوت برامری پیغمبری خواه صلی الله علیه وسلم لو انا كعبي كري زهير كعبي كري زهير ولو شاعره هجواني كبرامبر پیغمبر بأدبي کرد صلى الله عليه وسلم. جاء باوكي كعبي كري زهير كخوي براستي دو مناڵی هەبووە كعب لقل جبيرة باوكيان طبعا باسي او ابي سيد كبيغمبري اخر زمان بالروايه ورزقار كرو فرياد راسي همو سر ارزه وخلقي لم بتفرسي وامخو اخلاق ناشنان رزقارك او شرخ وافايو كوار روجك للروجان او بيغمبري بيو ايماني بيبيني ويكيك بلا سرباز وجنديكاني بيغمبري خوا صلى الله عليه وسلم. بلام سبحان الله خويكي بيني لخويا لنوان ارزو اسمانا دانشتوا و ام لخوكات طبعا باتيك شور كراوته ولا اسمانا و ام بتا هرشي دستي بو الراعك يا شيخ دستي بي بقيني بلام دستي ناقا باتكا تمن خويا تأويل يكا الام خوي من بلغي لسر اوي كوا پیغمبري اخر زمان دي كمن حزق غنبري داري شادون بلا من بيناقم بلام وسيط اكا بوك الركاني وخبريان بيدا اگر او پیغمبر هاو ان ادركوه اي يسلموا اگر هات ايوه تسليم بنو قطاني تسليم كان برحال پیش هاتني پیغمبري خوا زهير كباوي كعب وجبيرة وفاتك أمره طبعا أهل فطرته وأهل نجاته إن شاء الله إن جعل باشان كبيغمبري خاص الله عليه وسلم يتو أبيت بيغمبرو لناو مكة بانقواز أي بيغمبراتي أكاو جنجاني مكة كون دواي وسراني قري إنكاري أكن جبير كبراي كعبة يكسر كبيغمبر أبيني لسر توصيبه وكيمان ببيغمبري خواهني أبيت هيك لا أصحابي بيغمبري خوا صلى الله عليه وسلم لباش فتح مكة كفتح مكة أكريه إن جاء طائف وإن جاء حنين بيغمبري خوا صلى الله عليه وسلم خوتي الزور أمري كشتني أمو بيغمبري خوا عفو يكردن لو أنا شاعر أماني تيابو لو أنا كعبي كري زهير نامي كنوسيبو براكي الله أم بيغمبرا أوي كوا تاواني كردوا اگر توبه نكرد بيو نقرابته پیغمبري خوا كشتيتي اوجك هاتو تنزلي كردو توبه كردو لغلطكاني خوي باش غزبوته پیغمبري خوا عفو كردو نه كشتوا اگر مسلماني نبو بيت لو انا مثلا امي صفاني كري اميه حتى پیغمبري خوا صلى الله عليه وسلم فنوي كيف يخط مسلمان بيا مسلمان نبي خاوني سلاح وشكي بو من غزاي طائف وحنين بيغمبري خوا استعاره شكي لوكر ايماني شنبو
بهرحال زۆر کردن کەس بە زۆرکردن مسلمان نەبوو بەڵام ئەوەندە هەبوو پێغەمبەری خوا فەرمووی ئەوەی کە ئەزیەتی داوی ناڕەحەتی کردوین ئەگەر بێ خۆی تەسلیم کا و دانیشێ بە بێدەنگی ئێمە عەفویەکەین ومانە بەڵام ئەگەر بێت و شەربان لەگەڵا بکا ئێمەش ناچارە بین بەڕاستی بەرەنگاری بۆسین و دیفاع لە خۆمان بکەین و لە مسلمانانیش کەعبی کوڕی زوهێر ڕای کرد خۆی تەسلیمی پێغەمبەری خوا نەکرد صلی الله علیه وسلم تا براکەی نامەیەکی بۆ نووسیوتی ئەگەر بێت تۆبە بکەی پێغەمبەر لێت خۆشە بێ ئەمانە ئەگەر وایش نەبێت دەی خۆت نەجات دەخۆ بکە بە شوێنێکا بە وڵاتێکا چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شعرەکانی تۆ و هەرجوەکانی تۆ گەشتەوە پێی حتا پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم لە دوای ئەو شعرەی کە نووسی کە لۆمەی ئیسلام و پێغەمبەری کتا کرد پێغەمبەری خوا کە شعرەکان بۆ خوێندۆ فەرمی من لەقیە منکم کەعب بن زوهەیر فەلیقتلوه ئەوەی کە لە ئێوە گەشت بە کەعبی کوڕی زوهەیر بیکوژن بێت یەک و دوو لەبەر خاتری ئەوەی ئیهانەی بە ئیسلام و مسلمانان و پێغەمبەری خوا کردووە صلی الله علیه وسلم بەهرحاڵ ئەمە گەشتەوە کەعب کە ئیتر پێغەمبەری خوا فەرمانی کوشتنی دەرکردووە لەسەر ئەو شیعرەی کە لۆمەی ئیسلام و پێغەمبەری کردووە لۆمەی ئەسحابەکانی کردووە تیایدا صلی الله علیه وسلم بەڵام ئیتر ئەڵێ کونەمەشی لێ بۆ قەیسەرێ کونەمەشی لێ بۆ قەیسەرێ ئەرزی لە بەرچاو بچووک بووبووە لە بەرچاو تەس بوو ضاقت الأرض وأشفق على نفسه بەڕاستی بەسەی بەخۆیە هاتەوە قەومەکەی ئەکسەری مسلمان بووە هاو عەقیدە و بیر و باوەڕی نەماوە سەرکا بەکوێ بۆ کوێ بڕا مەئوا شوێنی نەماوە زۆر بێتاقەت و بۆ خۆی بۆ حاڵی خۆی بەهەرحاڵ ڕۆژ بووە مەدینە خۆ خەڵکی زۆری لەو سەردەما تەلەڤیزیۆن و تیڤی و میڤی نەبووە کابرا لە هەرکوێ بینە بیناسێتەوە ئەگە کەسێکشیان مەسەلەی ئین کرا بە ئەوصاف و مەوصاف ئەیانوو ئەوە فڵان ئەوە سیفەتێتی ئەوە ڕەنگێکی بۆ شێوازە لەو چەند نەفەری وا هەبوو بێن بۆیە ئەگەر یان یەقین کابرا کەسی نەناسیان نەیەتوانین بڵێ تۆ فڵانە کەسی کەعبی کوڕی زوهێری هات بە لیباسێتر و بە جیلێتر و خۆی کە بەناو مەدینا و خۆی بە یەکێک لە مسلمانان نیشاندا کە على اساس ئەمە کەعب نییە چوە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و حتا ئەفەرمێت دەستی پێغەمبەری خوای گرت دەمن خۆ پێغەمبەری خوا لە عالەمی معناو معنەویاتە خوا ئاگادارەکەوە ئەوە بەڵام پێغەمبەر زۆر بەڕەحم بووە دەستی کەشف نەکرد زانی هاتووە تۆبە بکا و گەڕێتەوە دەستی پێغەمبەری خوای گرت بوو صلی الله علیه وسلم پێغەمبەری خوا ئاوا مەسەلە لەگەڵیان ڕێ ئەکرد کەعب فەرمی بە پێغەمبەری خوا صلی الله یا رسول الله إن كعب بن زهير جاء ليستأمنك تائبا مسلما فهل أنت قابل منه إن أنا جئت به يا رسول الله أجر من كعب كل زهير بأن مخزمني جنابه دس خاتنا ودست توبة بكا بقرأتوه لو قناع خرابة كردويتي كغمر لي خوش به كغمر إخوة فرمي صلى الله عليه وسلم قال رسول الله صلى الله عليه وسلم نعم بەڵێ من لێی خۆشە بم ئەجا دەستی ناودەستی پێغەمبەری خوا بوو فەرمی قال أنا يا رسول الله كعب بن زهير من كعب كري زهير أفرميت فوسب عليه رجل من الأنصار كابراكي أنصاري يكسر نيش سسري وتي من لا عثمان بوتقرم تولى سر أرزا لخنا بيغمبري أبي أبدو تجم ما بلا قرن نجم تو دشمني خواف بيغمبري خواف صلى الله عليه وسلم فرمي يا رسول الله دعني وعدو الله أضرب عنقه إذا سمى بيغمبري خواف بابم لقرن بردمي خواف شنك أزيد زور داوين بيغمبري خواف فرمي دعه عنك فقد جاء تائبا واسي لبنا شنك هاتو توبيك دور راسك ثم قال قصيدته أخرى أنجا قصيدة تري بو بيغمبري خواود كقصيدة معنا سعادة مشهورة لا قصيدة برداه حتى أبو بكر أنباري أفرمي لكاتا قشت أو شعري كما إن رسول لنور يستضاء به مهند من سيوف الله مسلل أفرميت كقشت أو ريك بيغمبري خوا عباقي جيري خوي داريناو بيدا كدي سشاني عباقي خوي كدي سشاني جاء فرميت لو كاتا حزني معاويش وكو ها هديو دياريكي بيدا أفرميت حزتي كعب واصحابي بيغمبري خوا جبي مباركي بيغمبري خوا ورقت بيغمبري خوا جباكي كدي سشاني حتى أفرميت أو أندا مسألة شنك بمسلمان بوني خوم إيماني خوم تلشاد بم وخوش حال بم
ئەوەندەی ترە متأثیر بووم بە ئەوەی کەوا پێغەمبەری خوا جوبەی ژێر خۆی دەرهێنا و سەر شانی خۆی دەرهێنا و کردە سەر شانی من. ئەفەرمێت ئەوەندەی ترە خۆشحاڵ بووم بە ئیستیقبال و گەشاوەی پێغەمبەری خوا و ئەسحابەکان کە ئیستیقبالیان نەکردم. اینجا ئەفەرمێت لە پاشان کەعب ئەم جوبەی لا ما وەکو تەبەڕک هەڵی گرت نەیەکردە بەری، بەڵام وەکو مبارەکی کە جوبەی پێغەمبەری خوایە چونکە زۆر متأثیر بوو پێی هەڵی گرتە بوو. ئەفەرمێت لە کاتێکە کەعب وەفاتی فەرموو جوبەکە ماوە بۆ وەرەسەکانی حەزەتی مەعاویە بە 20,000 درهەمە یا دینارە بەرحاڵ لە وەرەسەکانی سندەوە. ئەو جوبە کە ئەو بوردە ئەو جوبە کە لای سەڵاتینی ئەمەویەکان بوو، ئەوە ئەو جوبە بوو هی پێغەمبەری خوا بۆ دای بە کەعب، کەعبی بۆ وەرەسەکانی جێشا وەرەسەکانی فرۆشتان بە حەزی مەعاویە هەتا ئێستا ئەو جوبەیش ماوە ئەو خەرقە ئەو جوبە. هەندێک ئەفەرمون مەسەلەی لە تورکیا، هەندێک بەرحاڵ ئەفەرمون هەر لە سووریا لە شامایە، چونکە جوبەیەکیش لە ئەستەمبوڵا هەیە، هەر مزگەوتێک هەیە لە منطقەی فاتح بە ناوی مەسجد خەرقە، ئەویشە جوبەیەکی پێغەمبەری خوای لێ ئەڵێن ئەوە جوبەکەی حەزەتی وەیسەکە پێغەمبەری خوا بۆی نات. بەرحاڵ هەندێک ئەفەرمون هەر ئەو جوبەیە کە پێغەمبەری خوا بە سەڵاتینەکانی بۆ دای بە کەعب و دوایی مەسەلەی سەڵاتینەکان وەریان کرد، هەر ئەو جوبەیە کە لەوەیە ئێستا ئیحتیفاظی پێ کراوە هەتا ئێستا ئەو جوبەش ماوەتەوە کە جوبەی سەرشانی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەمە مەسەلە حکمت و دەرس و وەعز لەم دەرسی مشوات چییە؟ ئەوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەندە بەڕەحمە، ئەوەندە بەسۆزە، کابرایەک کە لۆمەی خۆی و سەحابەکانی کرد، جوێنی بە ئەسحابەکانیدا ئەو پەڕی خراپەی کرد، دەستی خستە ناو دەستی پێغەمبەری خوا کە پێغەمبەر ئەمری کوشتنی بۆ دەرکرد بوو. فەرمووی یا ڕەسوڵ الله ئەگەر من کەعب بێنم تۆ عەفویەکەی؟ فەرمووی بەڵێ. فەرمووی دەیمە خۆی ئەوم من کەعبم. پێغەمبەری خوا مەسەڵەن عەفوی کرد و ئەسحابی ویستیان بەند دەگەردن چون ئەمری پێغەمبەری خوا ئەمری کوشتنی بۆ دەرچوو بوو لەسەر ئەمری پێغەمبەر بیکوشن، بەڵام پێغەمبەری خوا فەرمووی تازە هاتۆ تۆبەی کردووە. معناوە الإسلام يجوب ما قبله، كإنسان مهما كان توانبار وقناه بار به كوتي أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله أستغفر الله خواهي قورة حتشي بيشوي هي أسريتوا بوي شكابة شاكا ما دام توبي كردو براستي قراوتوا. أما إسلام أما دينه براستي هر مهما كان منو تو قناه بار من توانبار بين درقاي توبي خوا كراوية خوا لو کەسانە کە بەو شێوازە ئیهانەی پێغەمبەرەکان خۆش بوو ئەبێ لە من و تۆی تاوانبار و گوناهبار کاتێک کە بەڕاستی تۆ بگەین چۆن لێمان خۆش نابێ. من و تۆیە کە پێغەمبەرمان نەبینیوە صلی الله علیه وسلم، عشقمان بۆ پێغەمبەرە هەیە، لە دڵی خۆمانە زەرعمان کردەوە چاندومانە، ئینشاءالله خوا هەر لەبەر ئەو محەبەت و خۆشەویستە لێمان خۆشە بێ و لێشمان ڕازێ بێ. خوا لە هەموو لایەکمان خۆش بی، خوا عاقبەتمان و خێر بێڕی، خوا لە گوناه و تاوان باوکو دایکمان خۆش بی، خوا خۆمان و باوکو دایکمان لە ئازارکەوانی مانگی ڕەمەزان حساب بکەی، ئەژمار بکەی. یا ربی خوا طاعات و عیبادەت و ڕۆژی مانگی ڕەمەزانمان لێق بۆ فەرمی. یا ربی خوا بە ئیمان و بمانژێنەوە بمان بەرەمە زیندومان کەرەوە لە بەڵاو و باو نەخۆشی و ناخۆشی خۆمان و ماڵ و منداڵ و وڵات و نیشتمانمان پارێزاو کە شیفای نەخۆشەکانمان بی، عاقبەتی پیرەکانمان بەخێر گەڕی، زیادی گەنجەکانمان بی. خوا کوردستانمان ئاوادان کەی، خوا کوردستانمان ئاوادان کەی، خوا کوردستانمان ئاوادان کەی لە هەموو ناڕەحەتی و وەبا و نەخۆشی و ناخۆشی و زاڵم و ستەمکاری پارێزاوی کەی. یا ربی خوا بەزەی بە مسلمانانی قودس و فەلەستین بێتەوە. یا ربی خوا لە دەپارڕینەوە قودس پاکەرەوە لە دەستی نەگریسی یەهود و نەسارا. یا ربی خوا ئەو زوڵم و ستەمەی کەوا جوولەکەی مەلعون ئەیکەن لە مسلمانان لە ئیمانداران بەتایبەت بەیت المەقدیس کەوا حرەمی بەیت المەقدیسیان شکاند و ئیهانەیان کرد و قورئانیان سوتاند و خوێناویان کرد و خەڵتانی خوێنان کرد. یا ربی خوا خۆیان و جێش و جاجیان خەڵتانی خوێنکەی. یا ربی خوا فریشتە و مەلایکەکان بۆ بنێری بۆ یارمەتی مسلمانان وەک ناردووە یارمەتی پێغەمبەری خوا لە غەزای بەدرا. یا ربی خوا ئەو مسلمانانی پێسەرخەی. یا ربی خوا یەهود و گاور و جوولەکە تەفروت و ناکەی، مسلمانان لە شەڕیان ئەمینکەی. آمین آمین. أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم.